سەبارەت بۆ دۆخی کە ڕووی لە ناوچە کردووە دەربارەی کەرتی گەشتوگوزاری لە هەرێمی کوردستان لە حاڵەتی نەبوونی ئارامی و بەرقەراربوونی ئەمن و ئاسایش و وەروەها بوونی شەڕ لە ناوچەکە وای کردووە کە کەرتی گەشتوگوزاری لە هەموو ناوچەیەک بەڕاستی ڕوبەڕووی کێشە بێتەوە ئەوەی دەمڕۆ دەبین لە هەرێمی کوردستان هۆی نەئارامی و بوونی شەڕ و کێشەیە لە بینی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی وای کردەوە کەرتی گەشتوگوزاری بەرەو لاوازبوون بچێتن لە حاڵەتی ئاساییبوونەوەی کە بە تاکەی کەرتی گەشتیاریش بەرەو ئاساییبوونە دەچێتن لە لایەشی تر بەڕاستی بوونی داخستنی فڕۆکەخانەکان دەواازە سنووریەکان ڕێگای نێوان هەولێر کەرکووک هۆکاری هەرە سەرچین ساڵی پار ڕۆژانە لەم کاتانەدا نزیکەی 5 پاس 6 پاس ڕووی ناوچە گەشتوگوزارەکان دەکرد بەڵام ئەم ساڵا بەهۆی ئەوەی کە کێشە هەیە لە نێوان حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستان وای کردەوە ڕێژەکە بە تەواوی سز بێت و نەمێنێت. خۆم وەکو خاوەنکارێک لە هاوینی هاواری بێخار هیچ ساڵێک وەکو ئەم ساڵە بەتایبەتی لە وەرزی پاییز کە گەشتاری پاییزیش هەبوو لەم شوێنە و لە شوێنە گەشتارەکان بەڵام ئێستا نەماوە بەهۆی ئەو بارگرژە و بارانە هەموارەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر ڕوویدا لە ناوچە دابڕێنەوەکان هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕێک بکەون بە ئاشتی بە برایەتی بۆ ئەوەی چارەسەرێک بدۆزنەوە چیتر شەڕ ڕووی نەدا و